ئەو ناوچانە دانێن زۆریش بێهێڵنەوە وەڵڵاهی گەر تا ڕۆژی قیامەت سەرمان لە سوژدەیا بێ زین و بینەوە و سەربەرزکەینەوە وەڵڵاهی هێشتا حەقی هەستەوەرێکمان نەیاوە بۆ قیامەتی خۆمان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ڕوو واتە دەموچاو. خۆشەویستان، ئەم ڕووی خوای گەورە بە ئینسانی بەخشیوە ئالەم تۆزەیە ئەبینیت بستێک بە بستێک هەرچی مۆدیلات و هەرچی ئەشکالە جای کردوێتەوە بە جۆرێک 8 ملیار ئینسان لەسەر زەوی هەن، هیچی دەموچاویان لە یەکتری ناچێت، هەمویان جیاکرێنەوە. تەنانەت دوای کردووە هەندێک ستایاڵی داوە بە هەندێک شوێن کاڵی ئەمەیان سینیە، ئەمەیان ئەوروپیە، ئەمەیان ئەفریقیە، ئەمەیان ئەمریکای جنوبیە. بە شێوەیەک ئینسانەکان خوای گەورە شێوە و شکلی پێداون کا فەرمێ هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء. خوا ئەو خوایەیە کە ناو سکا لە ڕەحمی دایکتانە يخلقكم في بطون أمهاتكم خلقا من بعد في ظلمات ثلاث. ئالەویانەیە وێنەی کێشاون، ئالەویانەیە نیگاری دەموچاوتانی لە ناو سێ تاریکاییە کە ئینسان لە تاریکاییە کورد ئەڵێ چاو نابینێ. خی گەورە چاوە بۆ دروستەکە کە ڕووناکی تیانە بۆ ئەوەی کە هاتیتە دەرەوە حەقی پێ ببینی، جۆ بۆ دروستەکە بۆ ئەوەی کە حەقی پێ ببیستی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سوجدەی بەری فەرمووی فەرموو سەجەدە وەجهی للذي خلقه وصوره وشق سمعه وبصره بحوله وقوته فتبارك الله أحسن الخالقين. سرم سجدەی برد بۆ تەنها زاتێکی شایستە کە پەروەردگارە کە لە ناو ڕەحمی دایکە ئەم جۆی بۆ شەق کردویت. کاسەی سەرە بینی تەر هەمووی ڕق ئێسک، بەڵام کونی کردوێتە ئەو شوێنانی کە پێویستەکە هەستەوەرەکان گوێیان لێ بێ یاخود پێی ببینن. بۆیە فەرمێ شەق سەمعه وبەصەرە. سان لە کاتێکا لەسکی دایکایەتی 2 ملیم لە 22 ڕۆژی ناو ڕەحمە خوای گەورە وردە گوێی بۆ دروستەکە. لە 20 تا 22 هەفتەیە گوێی بە تەواوەتی بۆ دروستە بێ. گوێ یەکەم ئەندامە لە هەستەوەرەکان کە تەواوە بێ. دواتر چاوی بۆ شەقەکە بۆ ئەوەی کە پێی ببینێ. چاو هەر 4 لا بە ئێسک و بەڕقی بە پارێزە دەوردراوە، بەڵام ناکرێ لە پێشەوە نەبینێ. گوێ بە هەمان شێوە. خی گەورە ئەم هەستەوەرە جوانانە زمانی بۆ دروست کردووی، بەڵام نابێ لە دەرەوە بێت و چەند ناشوێنی ئینسان زمانی لە دەرەوە بێ یاخود لێوی پێوە نەبوایە کە ئەڵێ قەدری دام بە لێوەوەیە. ئینسان چی لێ دەرەچوو یاخود ئەم لوتە بەسەر ئەم زێرابەیان نەهاتایە. بەڵێ زێراب ئەمەی کە لە ژێر ئەم لوتایە خوای گەورە تەنها سنووقێکی بۆ دروست کردووە، کەڤەرێکی بۆ دروست کردووە بۆ ئەوەی کە خەڵک بێزی لێ نەکاتەوە. ئەگەر ناپێوی نەبوایە چییە بوو؟ ئەو هەموو پیسی و ئەوەی کە لە ناوەیە هەر هەمی بۆ خەڵک دەرەکەوت چێ ئیستاکەنە بێزیە هات لەسەر سفرەکە لەگەڵ تا دانیشێ نانە لەگەڵا بخوا. بەڵام ئەم شکلە جوانی بەخشیوە ئەگەر نیگار کێشێ بیکێشایە ئەمان و ماشەڵڵا چەند دەستی ڕەنگینە، چەند جوانی کردووە. ئەوە بەس لەسەر وەرەقا ئەی ئەگەر فەنکشنی باتێ ئەگەر ئیشی پێ بکە. بۆیە سەجەدە وەجهی الذی خەلقه. ئەم سەرە ئەبێت تەنها سوژدە بەرێ، ئەم سەرەی کە ئەموو ئەستەوەرەکانی تایە ئەبێت سوژدە بەرێ بۆ کەسێک کە خەڵقی کردووە، کە ڕسم و وێنەی کێشاوە، کە کونەکانی بۆ شەق کردووە بۆ ئەوەی کە بکرێنەوە بەروی دەوروبەرە. ئەگەر وانە بووە ئینسان یەک کاسی داخراو بواە پێشی سەریشمان هەرۆک و پاشی سەرمان بواە چییە بوو؟ هیچ. داخراو ئاوا بە هەر لایەکە هیچ دار و بەرد و شتێکی ڕق و تەقە بووین لە شوێنی خۆمان ناکەوتین، کەسیش نەبوو هەڵمانگرێتەوە. بەڵام خوای گەورە ئەم جوانەی پێبەخشیوی،
ئەم ڕەنگ مشکلەی پێبەخشیوین، ئەم ڕوەی پێبەخشیوین. ئەم ڕۆژ جیاوازی هەیە لە هەر ئینسانێک بۆ ئینسانێکی تر، تەنانەت دوو جمکیش لە یەکتری ناچن. بەڵێ ئەمەی کە هەیە لە ڕووی ئینسانە چاوی بەسمەیەکە. چۆن ڕووی بەسمەیەکە؟ بڕۆ بەرامبەر کامێرەیەک بۆستە لە شوێنێکا کە ئەتەوێت تێپەڕبی، ئەڵە سێری و کامێرەیە بکە، ڕێک شکلی خۆت هەوی خۆت پیشانەیە، ئەڵێ ئەمە فڵان کەسە، معلوماتەکانت کامل لەسەر ئەهێنێ، بەس بەدەم و چاوتە، نەک هەردەم و چاویشت، نەک هەر ڕووەکەت، چاویشت بەسمەی خۆی هەیە. بەسمەی پێشەوەی چاوت ئەگە 300 دانەجار گەورە بکرێ جیاوازە لە بەسمی شەبەکەی چاوت. بۆیە پێتەڵە سێری و کامێرەیە بکە، چاو بکەرەوە، هەتاوەکو بەسمەکە ئەی پێوێ، هەتاوەکو جوان تەحدیدەکە ئەنجا ئەڵێ ئەمە بەسمەی چاوی فڵان کەسە کە هیچ دوو کەسێ لە یەکتری ناچن. الله ئەکبەر. بەسمەی گوێی، کڕکڕاگەی گوێی، بەسمەی زمانی، بەسمەی لێوی، هەر هەمووی دووشتی زۆر زۆر جیاوازە. بۆیە خوای گەورە ئەم خەڵقەی دروست کردووە لەم تۆزەشە بەم 3-4 ئەندام و شەویلگەیە ئەم هەموو وێنەی بۆ کێشاوین کە هەموو ئینسانەکانی پێیان ناسرێتەوە. بۆی کە ئینسان ڕێزی خۆی بزانێ، قدری خۆی بزانێ. خوای گەورە ئێمەی لە قاڵب نەیاوە هەمومان وەکو یەک مۆبدیلی مۆبایل یاخود ئامێرێک دەرچین. نەخێر، جیاواز هەر یەکەمان. ئەڵێ هەر یەکەو لە شەواڵی خۆیان خۆی بە پیاوە زانێ، هەر یەکەمان خۆی بە شتێکە زانێ کە سەیری خۆیەکە ئەبێ بڵێ چی؟ اللهم كما أحسنت خلقي فحسن خلقي. خوای گەورە کو چۆن ڕوو جوان کردوم، ئەخلاقیشم جوان کە. چەند جوانە ئینسان بەم ڕۆوە کە پێی دەرەکەوێ، بەم شکل و شێوەیە کە پێی دەرەکەوێ، بەسمەی خۆی کاتی خۆی وا نازانی تەنها بەسمە ئینسانی پێجیاکرێتەوە کە پێیانەوت فینگەر پرینت. دوای عیلمەکە زۆر فراوان بوو، دەرکەوانیە هەموو شتێک ئەمیتیایە، بەڵام بۆ ئەمە جیاکراوەتەوە چکە وردەکاریەک لێرانەیە هەیە لە هیچ شوێنێکی ترانیە. ئەگەر پێستی ئینسان بە هەمووی جۆرێ لە حاسەی تیابێ لە سەری پەنجەکانە چەند قاتە بنەوە. بۆیە سەری پەنجەکان زۆر حەساسن، زۆر وردن. تەنانەت پزیشکەکانیش لە کاتێکا پێویستیان پێوێ کە فەحسی پێکەن بە سەری پەنجەکانی کەن. زۆر جا دەستکێشەکە لابن بۆی کە هەستەوەرەکەیان لە دەست نەدەن. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئەم ئەندامانە کە خوای گەورە بە ئینسانی بەخشیوە هەر یەکە و جۆرێک لە ئیمتیازی خۆی پێداوە، وەکە ئیشی شەکەن هەر یەکەشان جۆرێک لە میمۆری تایە. ئەم میمۆریانە بەسەر ئینسانەکانە دابەش بوون. یەکێکە بینی ئەڵێ تۆ فڵان کەس نی، وەڵاهی پیر بوو، ێزانی چەند ساڵ لەمەوە پێش بینیوتە. لەوانەیە هاوڕێی قۆناغی سەرەتایی ببێ، لەوانەیە لە گەڕەکە پێکەوە یاریتان کردبێ، بەڵام کەی بینی ناسیتەوە. دەنگی یەکێک ئەلەی بۆ خوایە ئەو دەنگە غەریب نییە. ئادەی چاوی گرتوویت داڵێ بزانم چێم، کاک فڵان کەس ئەوەکەی تەشریفی نایەوە چەند ساڵە لێرە نییە، خوا بەخێر بیتەوە. بۆ چکە دەنگەکە خەزن بووە، نەک هەر بەسمی تایە، میمۆریشی تایە. شتێکە خۆی دەڵێ هذا الذي رزقنا من قبل، ئەلی بۆ خوایە ئەو خواردنە خەریب نییە، بەلام وادی بەشتی تری تێکەڵ کراوە. سەیری ئەم بردەکاریە، سەیری ئەم زاکرەیە کە لەم شوێنانەیە دانراوە. بۆیە بەڕێزەکانم هەر یەکە و کە خوای گەورە جۆرێک لە ئامێر و لە ئەندامی پێبەخشیوە بەم بردەکاری و بەم جوانیە حەقە لە شوێنی خۆیان بەکار بێ، حەقە ئیسفادەی لێ بکرێ. تەنانەت ئەم میمۆریە خۆشەویستەکانم لە ناو سکی دایکەوە دەست پێکات. مناڵ لە سکی دایکیە کە جوێی بۆ دروستە بێ، جوێی لە دەنگی دایکێتی، جوێی لە پێکەنینی باوکێتی، کێتە دەرەوە ئایان ناسێتەوە، ئاشنایە پێیان. بۆی ئینسان باشتر وایە لە کاتێکا حەملی هەیە قورئان زۆر لێبە، زیکرەکان زۆر بخوێنێ، بۆی کە مناڵەکە ئاشنا بێ بەو دەنگە. تەنانەت مناڵ گوێی لە دەنگی پێچی ڕێخۆڵەی دایکێتی، گوێی لە دەنگی ترپەی دڵی دایکێتی، گوێی لە سووڕی خوێنەکەیەتی کێ بە دەوریا ئەڕوا، ئەوەندە حەساسە. تەنانەت مناڵ کە ئەو زەختە کە ڕەحم تۆزێکە جوڵێ هەستی پێکات، بۆ چکە ئەمانە میمۆریە کە هاتە دەرەوە پێی ئاشنایە.
بۆیە مناڵ مەفروضە بە شتێکی سادە و ساکار سیر نەکرێ، چکە بۆ ئالێرانەیە شتێکی تیا چێنراوە کە یێتە دەرەوە هەمان شتە. جا باشتر وایە ئەو مناڵە کە بە ڕوویەکی سپی لەدایکە بێ، ڕووی ڕەش نەکەیت، ناشرینی نەکەیت، بە ڕوویەکی سپیەوە تەسلیمی پەروەردگاریکی لە پیریا، دواتر بۆی کە لەسەر ئەمە زین بێتەوە کە خوای گەورە فەرمێ یەومە تەبیەض وجوه وتەسوەد وجوه، ئای لۆ ڕۆژەی دەموچاوێکی سپی ڕەشە بن، ڕەشەکانی سپیە بن. واتە قیاسی واختلاف ئەلسینەتیکم و ئەلوانیکم لە دنیاە لە قیامەتا گۆڕێ، ئەوە ڕەشە وسپیە. بەڵام بینی ئەو ڕەشە قیلە لە قیامەتا زۆر سپی و جوانە بێ، سپیەکەش دەموچاوی لە تاو تاوان ڕەشە بێ. بۆیە زەرورە خۆشەویستەکانم ئەم دەموچاوانە بەم پاکیە بەم جوانیە بتوانین پارێزگاری لێ بکەین، بتوانین بیهێڵینەوە. وەکو ڕووەکانمان بەو شێوەیە بێ کە خوای گەورە فەرمێ سیماهم فی وجوههم من ئەثەری السجود، ئەبێ شوێنەواری عیبادەتی پێوە دیار بێ، شوێنەواری سوژدەی پێوە دیار بێ، نەک شوێنەواری جگەرە و نێرگەلە و تاوان و خراپە و نەزەر کە زۆر جان ئینسان سبحان الله تاوانەکات، شێوازی تاوانەکە، شوێنەواری تاوانەکە، وەکو چۆن برینێکی لەسەر دروست ببێ ئاوا بەناو چاوان و بەدەمچاوێەوە دیارە. چۆن بتوانین ئەم شوێنەوارانە نیەڵینە دەموچاومانە، چکە دەموچاو حساسە، بەرگەی نەشتەرگەری ناگرێ، چۆن بەرگەی تاوانەگرێ، بۆی کە دەموچاو ڕەش نەبێ مەفروضە پارێزگاری لێ بکەین بە سپێتی بێهێڵینەوە بۆی نوقتەی ڕەشی لەسەر دروست نەبێ. تەنانەت پێش مردنەکەشمان ئەم ڕیشە سپیە جوانە بتوانێت دای پۆشێ، چونکە بۆ لە قیامەتا تۆ بۆ زینوەکرێتەوە، بۆ شەناسرێتەوە، لاشت هەرچەنێکە کە زینوە بیتەوە ئەڵێنەوە فڵان کەسە، ئەو فیسار کەسە، جا بێنە بە چاوی خۆت. لێرە لە دنیاە گەنج بوویت و هەرزە بوویت و کۆمەڵە تاوانە کردووە، دوای چەند ساڵێک کۆمەڵێنەوە ئەخیتۆ بەجێیانە هێڵیت، جا لە قیامەتە سەدەها هەزار مناڵ لێ کۆ بێتەوە، باپیرە گیان باپیرە گیان حسابی خۆ بکە، نەڕووی خۆ و خەجاڵەتکە نەهی مناڵەکانت، حسابی ئەو ڕۆژە بکە کە تۆ ئەمریت و ئەبی بە باپیری، نەخێر باپیرە گەورەی یەک کۆمەڵەوە کە لە دوای خۆت دێن، لەوانەیە هەندێ لەوانی کە لە دوای تۆ دێن لە تۆ پیرتر بن کە ئەمرن، هەمی بەدەورتا ئەنجا نەک هەر خەمی خۆتە خەمی مناڵەکانیشتە. لەبەرەوە بێ ئەمڕۆ پارێزراو بێ، وەکو یەکە لە سەحابەکان فەرمی پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم وتم والله ما هذا بوجه كذاب، ئەم دەموچاوە ئەم ڕووە جوانە قەت ڕووی درۆزن نییە. بۆیە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشیان ئەوە بوو کە چون پێغەمبەری خوایانە بینی، ڕوویەکی ئیمان، ڕوویەکی گەشت، ڕوویەکی سپی، ڕوویەکی جوان کە بە ئیمان نەخشێنرا بوو. ئێمەش کە پێغەمبەری خوامان نەبینیوە ئەفەرمێت خەڵکێکتان دێت حەزەکا بمبینێ، ئامادەیە هەموو دنیا ئەوەی کە هەیەی بیبەخشێ تەنها بۆ ئەوەی کە من ببینێ، ڕووی من ببینێ. بۆیە فەرمێ من رآني في المنام فقد رآني فإن الشيطان لا يتمثل بي، ئەگەر منتان بینی لە خەوە ئەو منتان بینیوە بەپێی ئەو وەسفانەی کە پێغەمبەری خوا کراوە صلی الله عليه وسلم، چونکە فەرمێ شەیطان ناتوانێ خۆی خاتە سەر شێوەی من. الله تەنانەت شەیطانیش دوای وەفاتەکەشی سڵی لێ کاتەوە. بۆیە بێت تەمەنامان ئەوە بێ، ومێدمان ئەوە بێ کە شەو سەرمان خستە سەرسەرین، وەکو مامۆستا ئەحمەدی مفتی زادە پێغەمبەری خوا بێتە خەومان لە خزمەتی یابین و یەک جار بە خزمەتی بگەین و بەڕووە گەشە جوانەکەی شادومان بین. وەکو فەرمێ سەراپا ئەم دڵم ئەشک و ئەوینە لە بۆ دیداری سەرداری مەدینە، خوا بادی سەبا بێرە هەواڵێ لە بۆ غەمگین دڵێ ئاشفتە حاڵێ، مەگەر ئاوی حەیاتی دیتنی ئەو لە دوولا بە هەناسەی زوڵمەتی شەو، بە ئاواتم شەوێ بێت و ئەبینم، بەدی بێت و جەماڵی ئەو ببینم. خودایە گەرچی لایەق نیم بەڵام تۆ بڕێژە ڕەحمەتت با بێ لەسەر خۆ، دڵی وێرانە ماڵم ئاوەدان کە بەهاتن
ئەو دڵی من شادومان کە گڕێ بەرداتە گیانم تاک و ماوم بڕژێ کوڵ بدا ئەسینی چاوم. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئێوە هەموو عەزەمەتی پەروەردگار لە هەموو شوێنێکە بەم چێبڵە بەم وایەرە بەم گێچ و پێوەرە شتی بۆ دروست کردوویت. تخوا حیڤنێت لە خۆش نەبێ، تخوا گوناح نییە، تخوا گوناحتان ناگا. خوای گەورە هەموو کونوکە لەبەرێکی لاشۆی خۆتی پێناساندویت. تخوا گوناح نییە خۆ نەناسی، تخوا گوناح نییە خوای خۆ نەناسی.